بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە و میوانەکەشم لە هەولێرەوە لاگەڵتانە بین بۆ باسی ڕۆژدیارە باسی ڕۆژی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانە بەبەستمە لەگەڵ جەنابی ئەم شەو ماوەی زیاتر لە ڕەنگە 2 هەفتە زیاتریش بێت کەمتر باسی هەرێمی کوردستانمان کردو زیاتر باسی بەغدامان کردووە لە چوارچێوەیەوە شە باسی خەمەکانی هەرێممان کردووە لە بەغدا چۆن چارەسەر بکرێن بەڵام من ئەم شەو مەبەستمە زیاتر لە چوارچێوەی هەرێمی کوردستان بمێنینەوە باسی هەرێمی کوردستان بکەین بە دیاریکراوی باس لە هەڵبژاردنەکەین بەهۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە بەهۆی پرسی بودجە و کردنەوەی فڕۆکەخانەکان و ئەو کێشانەی کە حکوومەتی عێراقی بە هەرێمی کوردستانی دروست کردوون کەمتر باس لە هەڵبژاردنەکرێ ئەمەوێ بزانم کە باسی هەڵبژاردن لە کوێی ئەجێندای پارتە سیاسیەکانی کوردستانە و ئایا تا چەند بە گرنگیەوە دەڕوانە ئەو پرسە و کاری بۆەکەن و خۆیانی بۆ ئامادەکەن دیارە بەپێی ئەو دەسەڵاتانەی کە پەرلەمان داوێتی بە سەرۆکی حکوومەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نێچیرەڤان بارزانی ئەیتوانی ڕۆژێک بۆ هەڵبژاردن دیاری بکات بەڵام ئەو وتی کە ئەم کارە بە تەنها ناکات بەڵکو بەڕایژ لەگەڵ پارتە سیاسیەکانی کە ئایا ئەم ڕاوێژە کراوە یاخود ئەگەر نەکراوە کەی بڕیارە ئەم ڕاوێژ و دانیشتن و گفتوگۆیە بکرێت بۆی بە اتیفاق و بەڕێکەوتن بگەن بە ئەنجام بۆی ڕۆژێک بۆ هەڵبژاردننی ناوخۆی هەرێمی کوردستان ی پارلەمان و سەرۆکایەتی هەرێم بکرێت و مەبەستمە بزانم ئایا ئەوەی باس لە واکرا کە لە 6:7 تا 6:9 هەڵبژاردن بکرێت ئایا ئەمە هێشتا ئەگەرێکی بەهێزە یاخود ئەو ئەگەرە بەهێزترە کە باس لە واکرا کە لە مانگی 10 و 11 هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێت و ئەمەوێ بزانم کە ئایا بۆچی هەڵبژاردننی کوردستان بەر لە هەڵبژاردننی عێراق نەکراوە سلبیاتی ئەم هەنگاوە چییە کە ئێمە هەڵبژاردنەکانمان خستۆتە دوای هەڵبژاردنەکانی عێراقەوە واروە مەبەستمە باس لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران بکەین کە ئەو کات کۆمیسیۆن ئاماژەی بەوەدا مەبەستم کۆمیسیۆنی هەرێمە ئاماژەی بەوەدا کە تەنها 20% ماوە 80% پرۆسەکەت تەواو بۆ من زیاتر ناڵێم بۆی کات زیاتر بۆ میوانەکەم بێت و وەڵامی زۆرترین پرسیار بۆ ئێوەی بینەر وەربگرینەوە کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە سڵاوتان لێبێت بەو پرسیارە دەست پێ یەکەم هەڵبژاردنەکانی کوردستان لە کوێی خەم و گرنگی پێدانی پارتە سیاسیەکانی کوردستانە بەگشتی و بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە قەناعەتەوە ویستمان هەڵبژاردنەکانی پارلەمانی کوردستان لە وادەی خۆیدا بکرێتن و وادەشی بۆ دیارکرا لە کۆتایی ساڵی ڕابردوو ساڵی 2017 بەڵام لەبەر بارودۆخی هەرێم و لەبەر داگیرکردنی کەرکووک و لەبەر دەرەنجامەکانی داگیرکردنی کەرکووک نەدەکرا ئەو هەڵبژاردنانە پارساڵ بکرێتن بۆیە دوای ئەوە ئێمە ویستمان پێش هەڵبژاردنەکانی عێراقی و تەحدیدەن لە نێوان 15 تا 15 ئەو هەڵبژاردنانە بکرێتن چونکە ماوەی حکوومەت تەواو بووە ماوەی پەرلەمان بەسەر چووە وەزعی کوردستان وا دەخوازێتن کە لە مەخرەجێک بگەڕێین و ئەو مەخرەجەش تەنها هەڵبژاردن بووە ئەوە نەکرا چونکە پارتی دیموکراتی کوردستان بە تەنیا یان بەشی حکوومەت یان بەشی پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستان بە تەنیا ناتوانیت ئەو بڕیارە بداتن دیارە هەندێک لایەنی دیکە نەیان دەویستیان ئامادە نەبوون ئەو هەڵبژاردنانە ئێستاکە بکرێت بە تەسەووری ئێمە زۆربەی لایەنە سیاسیەکانی دیکە چاوەڕوانی ئەوان کە شتێک لە حەجم و قەبارەی خۆیان بزانن لە هەڵبژاردنەکانی عێراقی 12 هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا حتمما لەو هەڵبژاردنە قەبارە و سایزی هەر لایەنێکی سیاسی دیار دەبێتن و تەسەور دەکەم دوای هەڵبژاردنەکانی عێراقی حەماسێکی زیاتر هەبێتن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی کوردستان لەلایەن هەموو لایەنە سیاسیەکانی دیکەوە بەڵام تا هەڵبژاردننی عێراقی نەکرێتن وا پێدەچێت لایەنەکانی دیکە نایەنە هەڵبژاردنەکانی عێراق بەر لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان واکە و حەماسەتەی جەنابەت باسیەکەی ئەو جۆش و خرۆشەی جەناب تەنامەژەی پێدەن وەکو پێویست نەبێ بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان چونکە ماوەکەی نێوانیشیان ئەو زۆرە نابێت کە تۆ هەرێمی کوردستان لە بانگەشە و هەڵمەتێکی هەڵبژاردنەوە خۆتەزانی
بانگەشە وەڵمەتی هەڵبژاردن لە کوردستان تااقەت پڕووکێنە ئەنی هاوڵاتیان ماندووە بن دیسانەوە هەڵمەتی هەڵبژاردنێکی دیکە دەست پێ بکاتەوە هەست ناکەن ئەمە یەکێکە لە سلبیاتەکانی دواخستنەوە هەڵبژاردنە. ئێمە قەت لەگەل دواخستن نەبووینە بەداخەوە کە دوا دەخرێتن. ئێمە هەروەکو باسم کرد لە سەرەتاوە لەگەڵ ئەوە بووین کە لە وادەی خۆیدا بکرێتن واتە لە ساڵی 2017 ئەوە نەکرا لەبەر بارودۆخی سیاسی و ئەمنی و ئابووری و شەڕ نێوان پێشمەرگە و حەشت ویستمان دوای ئەوە کە بارودۆخەکە ئاسایی بوویەوە تا حدێک لە سنوورەکانی هەرێم ویستمان هەڵبژاردنەکان لە مانگی سێ چوار بکرێتن کە ئەوە نەکرا ئێمە داوامان کرد لە هەمان ڕۆژی عێراقی بکرێتن بۆ ئەوەی هاوڵاتیان ماندوو نەکەین دەکرا لە هەمان ڕۆژی هەڵبژاردنەکانی عێراقی لە 12 هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیش بکرێتن و سندوقی تایبەت بۆ ئەو هەڵبژاردنەش دابنرێتن و یەکجار هاوڵاتی بچێت دەنگ بدات بۆ پەرلەمانی عێراقوە کە دەرچوو لە سندوقی پەرلەمانی عێراق بێت دەنگ بدات بۆ پەرلەمانی کوردستان. دیارە ئەوەش لایەنەکان نەهاتنە بنبار بۆ ئەو مەسەلەیە پێدەچێت هەڵبژاردنەکانی کوردستان بکرێتە دوای هاوین واتە سەرەتای پاییز یان کۆتایی پاییزی ساڵی 2010 ئەمە شتێکی خراپە بەڕاستی بەڵام هەندێک کە لە کۆتایی مانگی 9 و 11 بەڵێ 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 کاک خەسرۆ بەڵێ بەڵێ بەهۆیەوەی کە دەنگەکە لە کاتی خۆیە ناگات دیارە وەکو پێویست گوێمان لە یەک نییە با من پرسیارێکی دیکە بکەم ئەگەر هەڵبژاردنەکان بکەوێتە دوای شەشینەوە خۆتەزانی کۆتا کار بۆ پەرلەمانی کوردستان بە ماوە درێژکراوەکەشەوە کە دوو تەفسیری بۆ هەیە یەکێکیان ئەڵێ حوتی نۆیە یەکێکیشیان ئەڵێت 6 و حوتی یانزەیە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە کەی ئەو مهلەی ئەو بوارەی ئەو ماوەی دراوە بە پەرلەمانی کوردستان کۆتایی دێت تەفسیرە یاساییەکەی ئێوە لە مانگی نۆیە کۆتایی تەمەنی درێژکراوی پەرلەمان یا لە مانگ یانزەیە ئەزانی تەفسیراتی جیاجیا هەیە ئێمە لەگەل لژنەی یاسایی پەرلەمان لەگەل سەرۆکایەتی پەرلەمان لەگەل برادەرانی دیکە لەلایەنەکانی دیکە قسەبان کردووە لە کۆمسیۆن تەفسیراتی جیا هەیە من ناچمە ناو تەفاسیلی تەفسیراتەکە چونکە ئەمە دەهێڵمەوە بۆ خودی پەرلەمان و خودی لژنەی یاسایی پەرلەمان بەڵام هەر چۆنی بێتن ئێمە هەروەکو باسم کرد لەگەل ئەوە بووین کە لە کاتی خۆی بکرێت کە نەکرا ویستمان لە مانگی سێ و چوار بکرێت کە نەکرا ویستمان لەگەل پەرلەمانی عێراق بکرێت کە نەکرا یان ناکرێت دەمانەوێت بە زووترین کات دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقی بکرێتن جا پەرلەمانی کوردستان چ تەفسیرێک دەدۆزێتەوە با بدۆزێتەوە ئایا لە مانگی 8 دەیکەن لە سەرەتای مانگی 9 دەیکەن لە کۆتایی مانگی 9 دەیکەین لە سەرەتای مانگی 11ەوە دەهێڵمەوە بۆ تەفسیراتی خۆیان باشە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نێچیرەڤان بارزانی ممارەسەی و دەسەڵاتی خۆی نەکرد کە ڕۆژێک بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دابنێت وتی لەگەڵ پارتە سیاسیەکان کۆبوونەوە ئەەکەین اینجا ئەنجامیە دەین پاشان خۆتەزانی دواتر مەسەلەی داڤۆس و دواتر ئەوەی بڵێن کۆیت و دواتر ئەوەی میونشن و ئەم بابەتانەی بەسەرا هات و گفتوگۆی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئەم پرسانە بەپێی زانیاریەکانی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی حکوومەت بەنیازەکەی لەگەڵ پارتە سیاسیەکانی کوردستان دەست بە دانیشتن و گفتوگۆ بکات بۆەوەی بگەن بە تێگەشتنێکی هاوبەش من تەسەور ناکەم مەشغولیەتی سەرۆکی حکوومەت بە کۆبوونەوەکان هۆکار بێتن بۆ دواکەوتنی هەڵبژاردنەکان نەخێر هۆکارەکان ئەوە نەبوون هۆکارەکان هۆکاری سیاسین نەنە من باسیەوە ناکەم هەڵبژاردن دوا بخرێت باسی ئەوەکەم کە سەرۆکی حکوومەت وتی لەگەڵ پارتە سیاسیەکانی کوردستان دائنیشین پاشان ڕۆژێک بۆ هەڵبژاردن دائنین بەڵێ ئەگەم سەرۆکی حکوومەتی هەرێم دەستی کرد بە دانیشتر لەگەڵ لایەنە سیاسیەکان پێش دوو مانگە پێش مانگونیوێکە لەگەڵ یەکگرتوو لەگەڵ گۆڕان لەگەڵ یەکەتی وەتەنانەت لەگەڵ یەکەتی زۆر چوونە پێشەوە بۆ ئەوەی دابنیشین ئەگەر گشتگیریش نەبێت وەکو دووقۆڵی دابنیشین و باس لەوە بکەین کام وادە دابنین بۆ هەڵبژاردنەکان ئێمە چەندین کۆبنەوەمان کرد وەکو هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکەتی نیشتیمانی کوردستان
بەڵام پێدەچوو کە لایەنەکانی دیکە ئامادە نەبوون ئەو هەڵبژاردنانە ئەنجام بدرێت. تەنانەت ئەگەر سەرۆکی حکوومەتی هەرێمیش وادەیەکی دیاری بکردبایە بە تەسەوری من لە ناو پەرلەمان تیان نەدەپەڕاند و نەیان دەهێشت کە دەنگی زۆری نەبهێنێتن. بۆیە سەرۆکی حکوومەت بە تەنیا نەیدەتوانی وادەکە دیاری بکاتن ئەگە پەرلەمان ئیقراری نەکردبایە. هەروەکو چۆن ئەوەی عێراق تا پەرلەمانی عێراق 12.5 پەسەند نەکرد بە زۆرینەی دەنگەکان، حەیدەر عوبادی نەیتوانی یعنی 100% بڵێتن هەڵبژاردنەکان لە 12.5 دەکرێتن. حتمما دوای ئەوەی کە ئیتر وەقت نەماوە بۆ هەڵبژاردنەکان ئێستا حکوومەتی هەرێم بە جددی دەبێت لەسەر دانانی وادەیەکی نوێ کار بکاتن، چ بە کۆبوونەوە لەگەڵ پارلەمانتاران و چ لەگەڵ مەکتەبی سیاسی پارتە سیاسیەکان. ئەم مەوزوعە دەبێت یەکلایی بکرێتەوە بە تایبەتی ئێستاکە ئێمە یعنی سەرۆکی حکوومەت لەگەڵ پەرلەمان چەندین دانیشتنی کردووە، لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان، لەگەڵ لژنەی یاسایی، لژنەی گەرباسی لێرە بە دوابکەین کاک لەگەڵ کۆمیسیۆن بە گوێرەی زانیاریەکانی جەنابتان کە ئێوە بەرپرسی مەکتەب یاخود دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانن، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازن لەگەڵ پارتە سیاسیەکان و پەرلەمان بەم زوانە کۆبنەوە؟ بەم زوانە من نازانم، بەڵام ئێستاکە هەموو لایەنەکان مەشغولی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقی دەبن تا مانگی خۆ دەزانی مانگێکیش پێش مانگی 5 مانگی 4 هەموو ئەبێتە هەڵمەتی هەڵبژاردن. بۆیە مانگی 3مان لەبەردەستە. ئەگەر مانگی 3 بتوانن قەناعەت بەلایەنەکان برن و وادەیەک بێنن و وادەیەکدا بنێن ئەمە شتێکی باشە. بەڵام ئەگەر ئێستاکەش نەکرێت پێش هەڵبژاردنەکانی مەبەستم عێراقی ڕاستەوخۆ دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکانی عێراقی دەبێت ئەو گفتوگۆیانە بە چڕی بکرێن بۆ ئەوەی وادەکە دیاری بکرێن. بەداخەوە لە وڵاتی ئێمە ئاوایە تەنانەت وادەی هەڵبژاردنەکانیش دیار نییە. لە وڵاتانی دیکە پێویستی بە هیچ ئەو جۆرە دانیشتن و ئەم جۆرە گفتوگۆیانە نییە. بۆ نمونە لە ئەمریکا هەموو یەکەم هەفتە لە مانگی 11 هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردنەکانە. لە سوێد هەموو یەکەم سێشەممە هەر 4 ساڵ جارێک لە مانگی سپتمبەر هەڵبژاردنەکانە. پێویستی بە دانانی کات وادە نییە. حتى عێراقیەکانیش بەداخەوە لە ئێمە باشترە. عێراقیەکانیش هەر 4 ساڵ جارێک لە 2005ەوە تا ئێستا هەموو جارێک لە وادەی خۆی کراوە. تەنها لای ئێمە ئەم وادانە ئیتر دوا دەکەون لەبەر کێشە سیاسیەکان و ململانەیە ناو خۆیەکان. یعنی هەندێک لایەن دەیانەوێت هەڵبژاردنەکان دوا بخەن بە هەموو ئومێدێکەوە کە پارتی زۆرتر لاواز دەبێتن ئەگەر هاتوو ئەو قەیرانە داراییە بەردەوام بوو و موچەی خەڵک نەدراوە بودجە نەهات بۆ کوردستان. کاک خەسوڕایەکی دیکە هەیە ئەڵێن بۆیە پارتی دیموکراتی کوردستان پێخۆش هەڵبژاردنەکان پێش بخرێت و زوو بکرێت بۆ ئەوەی تۆماری دەنگدەران پاک نەکرێتەوە، چونکە سودمەندی یەکەم لە پاک نەکردنەوەی تۆماری دەنگدەران گوایە پارتی دیموکراتی کوردستانە. ئێوە وەڵامتان چییە بۆ ئەم قسەیە؟ ئەمە تهمەتی باتڵن، تهمەتی بێبنەما و بێ ئەساسن. کەس بەقەت پارتی لەگەڵ ئەوە نییە کە هەڵبژاردنەکان بێگەرد و پاک بن و کەس لەگەڵ بەقەت پارتی پەرۆشی ئەوە نییە کە تۆماری دەنگدەران تۆمارێکی ڕاست و دروست و ڕێک و پێک بێتن. تەنانەت لە 2014 عفوان 13 و 14 کە گوتیان هەڵبژاردنەکان دەکەین و دەبێ تۆماری دەنگدەران پاک بکەینەوە، ئێمە یەکەم لایەن بووین کە ویستمان هەرچی ناوی مردووەکانە لە هەولێر و دهۆک ڕەش بکەینەوە، کەچی بینیمان لە سلێمانیە و ئیستیجابەیە نەبوو کە ناوەکان ڕەش بکرێنەوە، بۆیە ناوی هەموو لایەک مایەوە. یعنی ئەگەر پاک بکرێتەوە ئەو لیستە خۆ بەس بۆ پارتی پاک ناکرێتەوە، بۆ هەمویان پاک دەکرێتەوە. ئەگە ناوی مردووەکان دەربهێنن لەو لیستانە خۆ هەمویان مردویان هەیە، هەر پارتی خەڵکی مردووی نییە. ئێمە نەخێر، ئێمە لەگەڵ ئەوەین بە 100% لەگەڵ ئەوەین کە تۆماری دەنگدەران تۆمارێکی پاک بێت و هیچ ناوی دووبارە و سێبارە. ئێوە تا چەندە چاودێری ئەو پرۆسەیەتان کردووە کاک خەسرۆ کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئاماژە بەوادا کە 80% پرۆسەی پاکردنەوەی تۆماری ناوی دەنگدەران کۆتایی هاتووە تەنها 20% ماوە. ئەمە پێشمانگێک گوایان وت. ئێوە تا چەندە چاودێری ئەم پرۆسەیەکەن و مەبەستانە
کە کارەکان زۆر بە شەفافی و ڕێکوپێک و زۆر بە وەکو ئەوترێت تەواوی و کامڵی و پێرفێکتی بڕوا بڕێوە. ئێمە بە حکمی کارەکەمان ڕۆژانە لە تەماس داین لەگەڵ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی کوردستان و ئێمە ڕۆژانە پرسیاری ئەوەیان لێ دەکەین و ئومێدەوارین بە زووترین کات ئەم 20% کەماوە بە قسەی خۆیان ئەمەش نەمێنێتن و هەموو سجلەکە پاک بکرێتەوە. تەنانەت ئەمڕۆژ ئێمە مناقەشەی ئەو مەوزوعەمان لەگەڵ هەندێک لە کۆمیسارانی کۆمسیۆن کردووە. باشە. هیچ زانیاریەک بەردەستە کە بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق یاخود هەرێمی کوردستان چەند کەس لە هەرێمی کوردستان مافی دەنگدانی هەیە و لە 2013ەوە چەند کەس زیادی کردووە مەبەستم دەنگدەرە. ئێستاکە ژمارەی دەنگدەر زیاتر لە 3 ملیۆن و لە حدودی 3 ملیۆن و 350 تا 3 ملیۆن و 400 هزارە طبیعی. ئەمە بۆ هەر سێ پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی بەڵێ بەپێی ئەو ئامارانەی کە ئێستاکە هەیە، بەڵام دوای پاککردنەوەی تۆماری دەنگدەران احتیمالە 100 هزارێک یان زیاتر ڕەش بکرێتەوە لەو ناوانە، بەڵام لە حدودی 3 ملیۆن و کەسرە حتمما. ئەمە بۆ هەر سێ پارێزگاکانی هەرێمی کوردستان لە کەرکووک و دیالە و سەلاحەدین و نینەوە حتمما ئەگە ئەوانش حساب بکەین بۆ هەڵبژاردنەکانی عێراقی ژمارەی دەنگدەران زۆر زیاتر دەبێتن. هەرچەندە ئێستاکە وەزعەکە نالەبارە بحکمی ئەوەی خەڵکێکی زۆری خەڵکی شنگال و زمار و دۆسخورمات و کەرکووک و شوێنی دیکە ئاوارەن و لە شوێنەکانی خۆیان نین، بەڵام هەموو ساڵ زیاد دەبێتن. یعنی پێشووتر لە ئەنتیخاباتی 2013 ژمارەی دەنگدەران نەگەیشت بوو 3 ملیۆن. ئێستاکە هەر وەکو باسم کرد چەند سەد هەزارێک زیادی کردووە و چونکە مەوالید زیاد بووە، چەند 4 ساڵ مەوالید هاتووتە سەر. لە لێدوانێکە ئاماژەت بەوەدا بوو لە 2017 بە دیاریکراوی مانگی 5 2017 وتبوو لە 2013 500 هزار دەنگدەر زیادی کردووە. ئایا ئەکرێ ئێستا بڵێن ئەو ژمارەیە زیاتریش بووە و دەنگدەرێکی زیاتر بەرەو 600 و 700 هزار زیاتر لە 2013 دەنگدەرمان زیادی کردووە لە هەرێمی کوردستان؟ نەخێر نا، من گوتم چەند سەد هەزارێک زیادی کردووە، بەڵێ وایە ئێستاکەش دەڵێم چونکە 2013 تا 2018 دەکات تقریبا 4-5 ساڵ. لەو 4-5 ساڵە چەند مەوالید تەمەنیان گەیشتوتە 18 ساڵ. ئەمانەن کە زیادیان کردووە و ئەوانە مافی دەنگدانیان دەبێت. ئەوانش لە حدودی چەند سەد هەزارێکن، جا 300 هزارە 400 هزارە 500 هزارە. ئەوە دەبێت کۆمسیۆن دوایە تحقیق بکاتن، چونکە مەوالیدەکان ئەوان وەردەگرن لە وزارەتە پەیوەندیدارەکان. کاک خەسرۆ، مەبەستمە پرسیارێکی دووبارە بیکەمەوە بۆی وەڵامێکی ڕوونم دەست بکەوێت. پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ چ کاتێکە یاخود چ مانگێکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە دوای هەڵبژاردنەکانی عێراق، مەبەستمە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان، ئێوە لەگەڵ ئەوەن تا مانگی نۆ بکرێت یان لەگەڵ ئەوەن دوای مانگی نۆ بکرێت؟ ئێمە لەگەڵ ئەوەین بە زووترین کات بکرێتن. بریا ئێستاکە بکرابایە، بریا لەگەڵ حکوومەتی لەگەڵ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرابایە کە ئەوەش ناکرێتن. ئێمە ئامادەین هەر مباشەرەتەن دوای هەڵبژاردنەکانی عێراقی هەڵبژاردنەکان بکرێت. ئێمە قەت لەگەڵ تەخیرکردنی وادەی هەڵبژاردنەکان نین، چونکە مەسەلەکە ناکرێت ئەوەندە تەخیر بکرێتن و دەبێت لە ماوەی یاسایی خۆیدا و هەڵبژاردنانە بکرێت. جا ئەوە لە قازانجی حزبی منەیاننا ئەمە شتێکی دیکە نابێوە بیر بکەینەوە، چونکە ئەنجامدانی هەڵبژاردنەکان شتێکی پیرۆزە، بنەمایەکی زۆر گرنگە بۆ دیموکراتی بوونی وڵاتەکەمان و دیموکراتی بوونی ئەو سیستەمە سیاسیەی کە لە 92ەوە پەیڕەو کراوە و دواتر لە 95ەوە تا ئێستاکە. یعنی دەبێ ئێمەش وەکو باقی عێراق قەت نەهێڵین ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە 4 ساڵ تێپەڕێت. باشە. سەبارەت بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی عێراق، ئێوە تەواوی ناوی کاندیدەکانتان یەکلا کردوتەوە؟ وەڵێ ئێمە هەموو شتێکمان تەواو کردووە، هەموو پلیستەکانمانیش ناردووە و تەسلیممان کردووە بە کۆمسیۆن. کەواتە پێوەر و مەرج و فلتەرەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ کاندیدەکانی خۆی
چ بۆ هەڵبژاردننی کوردستان چ بۆ هەڵبژاردننی عێراق بەگشتی ئەو فلتەر و پێوەرانە چین؟ وابزانم پێوەەر و فلتەرەکان بۆ هەموو لایەنە سیاسیەکان هەمان فلتەر و پێوەرە هەموو لایەنێکی سیاسی دەیەوێتن ئەو کەسانە کاندید بکە کە بتوانێت زۆرترین دەنگ کۆ بکاتەوە کە پسپۆر بێت لە بوارەکانی لژنەکانی ناو پەرلەمانە کە ڕەوشتێکی پاک و بێگەردی هەبێتن کە خۆشەویست بێت لای خەڵکە و هەندێک پێوەری یاسایی هەنەوە کەسمان ناتوانین دەستکاری بکەین بۆ نمونە تەمەنە شەهادەیە ڕێژەی ئافرەتە کۆتەی ئافرەتە ئەمانە هەموو لایەنێک دەبێ ملتەزم بیت پێی ئێمە وەکو پارتی بەڵێ چی بەنسبەت ناوچە جوگرافیەکانەوە ئەمە بە یەکسانی و عادیلانە کردوتانە؟ تا پێمان کراوە بەڵێ ئێمە ویستمانە کە تەغتیەی هەموو ناحیە و هەموو قەزا و هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بکەین چونکە هەر کاندیدێک دەچێتە بەغدا و کە دەبێتە پەرلەمانتار تەمسیلی 100,000 لە دانیشتوانی ناوچەکان دەکاتن بۆیە ناکرێت لە گوندێکە یان لە کۆمەلگایەکە دوو کەس بچن و لە کۆمەلگایەکی گەورەتر یان لە سنتەری ناحیەیەک یان قەزایەک هیچ نوێنەرێکیان نەبیتن بۆیە هەوڵمانداوە کاندیدەکانمان لە هەموو شوێنەکان هەبێت. بەڵێ حەق وایە پارتە سیاسیەکانی کوردستان جگە لە زیادکردنی مەرجی زانینی زمانی عەرەبی مەرجێکی دیکەش زیاد بکەن لێرە بەدووە تەعاهود لەو پەرلەمانتارانە وەرگرن کە لە داهاتووە نەچنە ناو فراکسیۆنە عەرەبیەکانەوە نەبن بە کاندیدی ئەوان. کاک خەسرە و بەنسبەت کەرکووکەوە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەنیازن تا ئەم ساتەش کە بەشداری هەڵبژاردنەکان نەکەن لە کەرکووک و کاندیدتان نەبێت؟ پێشەوەی بچمە کەرکووک بەداخەوە ئەم دیاردەیەی چوونە خەڵکی کورد بۆ ناو لیستە عەرەبیەکان ئەمە زاهیرەیەکی نوێیە جێی داخە بەڕاستی ڕاستە جارە ساڵانی پێشوش هەبووە بەڵام زۆر دەگمەم بووە بەڵام ئێستا خەڵکێکی زۆر زەق و دیار و لە سەرکردایەتی لایەنە سیاسیەکان دەبینین چونەتە ناو لیستە عەرەبیەکان چ شیعی چ سنی و لەگەڵ ئەوان بەشداری دەکەن لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران سەبارەت بە کەرکووک و سەلاحەدین نەخێر ئێمە بڕیاری قەتعیمان داوە کە لە پارێزگای کەرکووک و لە دوو سخورمات و بەشداری لە هەڵبژاردنەکان ناکەین چونکە ئەو هەردوو ناوچانە تاڵان کراوە وێران کراوە خانووەکان خاپور کراوە خەڵکەکەی دەربەدەر کراوە خەڵکی لێ کوژراوە و داگیر کراوە. ئایا ئەمە کاریگەری سلبی نابێت لەسەر ڕێژەی دەنگەکان و کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق یان با بڵێن کورسیەکانی کورد؟ ئەوە هەلوێستێکی سیاسی ئێمەیە دەبێت تۆماری بکەین لای ئێمە گرنگ نییە کورسیەکمان کەمتر بەیان زیاتر بێتن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕاستی لەم قۆناغەدا لای ئێمە ئەوەیە کە خۆزگە هەموو کورد بایکۆتی هەڵبژاردنەکانی دەکرد نەک بەس لە کەرکووک خۆزگە هەموو لایەنە سیاسیەکان وەکو فشارێک بۆ ئەو سیاسەتە چەوتانەی بەغدا بەرامبەر بە کورد داخستنی فڕۆکەخانەکان نەهێناردنی موچەی خەڵک نەناردنی بودجەی پشتی هەرێمی کوردستان لە مستحقات نەناردنی پارەی گەنمی جوتیاران کەمکردنەوەی ڕێژەی 17% پشتی کوردستان بۆ 12% داگیرکردنی کەرکووک و دووز و ناوچەکانی دیکە بەرامبەر ئەو هەلوێستانە خۆزگە هەموو لایەنە سیاسیەکانی دیکە یەکدەست دەبوون و بایکۆتی تەواوی پرۆسەی سیاسیان دەکرد و هەڵبژاردنیان دەکرد لەو قۆناغا بەڵام بەداخەوە لایەنەکان پێگیر نەبوون کە ئەم شتە بکەین زۆر هەوڵماندا کە قەناعەتیان بێنین ئەم شتە دەکەن ئەمە نەکرا وەکە نەشکرا على الأقل با لە کەرکووک و لە دووس خرمات و لەبەر ئەو نەهامەتەیە بەسەرسەری خەڵکی ئێمە هاتووە لەوێ هەموو لایەنەکان بایکۆتیان بکرد بایە بەڵام بەداخەوە ئەوەش نەکرا ئیتر تەنها پارتی بەتەنیا ئەو بڕیاری داوە بڵێ وابزانم بزوتنەوەی ئیسلامیش ئەو بڕیاری داوە ئەگە سەهو نەبم. باشە ئەگەر وەکو گریمانە وەکو کۆتا پرسیارم پرسیارە ئەکەم وەکو گریمانە و فەرزێوەری بگرین ئەگەر دۆخەکە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق باشتر بێت کێشەکان چارەسەر بن چ کێشەی بڵین ئەمەی پێوترێ کێشەی بودجە و موچە چ کێشەی با بڵین کردنەوەی فڕۆکەخانەکان چ ئەو سزایانی بەسەر هەرێمی کوردستانە دایناوە ئەگەری ئەوە هەیە کە تا مانگی 5 پارتی گۆڕانکاری بەسەرم هەڵوێستەی بێت و لە کەرکووک و سەلاحەدین و ناوچانە بەشداری هەڵبژاردن بکات زۆر بە کورتی سوپاس دەکەم.
نەخێر ئێمە ئەو هەلوێستا جێگیرە و ئەو هەلوێستەکە لە زۆ درراوە و ئەو هەلوێستە ناگۆڕدرێتن و لەم خوڵەی هەلبژاردن و تا بارودۆخی کەرکک ئاسایی نەبێتەوە و ئاسایی نەکرێتەوە ئێمە بڕیارمەنداوە بەشداری ناکەین لە ئەو هەلبژاردنانە و ئێستاکەش ماوە بە سەر چوو چونکە دەبێت لە ئێستاکەوە ناوی مڕەشەح پێشکەش بکەین ئێمە لە کەرکک هیچ مڕەشەحێکمان نییە. بەڵێ کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی